کاتتان باش من سعد کەمال محەممەد سەرۆکی پەرستاران لە نەخۆشخانەی ئەربیل ئینتەرناشناڵی تایبەت نەخۆشخانەکەمان ڕێکەوتنێکی تایبەتیە لەگەڵ پەیمانگای تەکنیکی پایتەخت بۆ وەرگرتنی خوێندکارەکان و قوتابیەکانیان بۆ مەشقی هاوینە. لەم ساڵدا خۆشبەختانە ئەو قوتابیانەی کە نێردراونە نەخۆشخانەکەمان لە ئاستێکی زانستی زۆر باش و بەرەو پێشچوونێکی زۆر باشیان پێوە دیارە و ئێمە وەکو نەخۆشخانە زۆر مرتاحین لەگەڵیان و دەستخۆشی دەمەوێت لە تەواوی دەستەی کارگێڕی و مامۆستایانی پەیمانگای تەکنیکی پایتەخت بخەم بۆ ئەو پێشکەوتنەی کە بەخۆیانەوە دیوە لەو چەند ساڵی ڕابردوو و بۆ ئەو پەروەردەکردنە زانستیانەی قوتابیەکانیان کە ساڵانە لەوێندەرێ دەردەچن و تەوزیعی سەر نەخۆشخانەکانی شاری هەولێری خۆشەویستیان دەکەن و دووبارە دەستخۆشیان لێ دەکەم و هیوای سەرکەوتن و تەمەندرێژی بۆ هەمویان دەخوازم.